ئاژەڵەکانمان زیانی زۆریان بەرکەوتووە. گوندەکەمان 27 ماڵە. هەمومان گامێش بەخێو دەکەین و زیاتر لە 3000 گامێشمان هەیە. هەرێکێکمان 25 بۆ 30 گامێشمان مردار بووتەوە. لە دووەم ڕۆژی جەژنی ڕەمەزانەوە تا ئەمڕۆ 220 گامێش مردار بوونەتەوە. بە هیچ شێوەیەک حکوومەت هاوکاری ئاژەڵداران ناکات. ئاژەڵەکان تووشی نەخۆشیەک بوون بە شێوەیە کە قاچەکانیان شەقشەق دەبێت و زمانیان دێتە دەرەوە. دکتۆر مستەفا و دکتۆر موعەیەد لە ڤێتەرنەریەوە هاتوون و وتویانە نەخۆشیەکە تای خوێنبەربوونە. ئەو کوشتارگەیە هەیە خوێن و پاشماوەکانی بەڕێڕەوێک دەخاتە چەمی خاسەوە. گامەشەکانی ئێمەش دەستنا ناو ئاوەکە. لەسەرەوە چەند جارێک سکاڵامان کردووە. تەنانەت لەگەڵ خاوەنی کوشتارگەکەش دانیشتین و ڕێکەوتنمان کردووە کە هەر گامێشێک مردار ببێتەوە دەبێت 500,000 قەرەبوومان بکاتەوە.